وەکو لیژنەی ناوچە کوردستانیەکانی دەرەوەی هەرێم لە پەرلەمان پێشوازیمان لە نوێنەرانی خەڵقی خانەقین و پارێزگای کەرکووک و گوندی پەڵکانە و ناحیەی سەرگەڕان و گوندی شەغانە و گوندەکانی تری سەر بە ناحیەی سەرگەڕان کرد. نوێنەری ئەم ناوچانە چەند یاداشنامەیەکیان ئاراستەی لیژنەکەمان کرد. یاداشنامەکەمان لە چەند خاڵێکدا کۆ کردوتەوە و ئەمەش داواکاری ئەم خەڵکانەیە. یەکەم، ئاساییکردنەوەی ئەم ناوچانە و گەڕانەوەی هێزی پێشمەرگە پێش ئەوەی ناوچەکە لە کۆنتڕۆڵ دەربچێت. دوو، ئیدارەی بە زۆر سەپێنراوی ئەو ناوچانە بە ئاشکرا پاڵپشتی لە تەعریب دەکەن. لەلایەک ڕێگا دەگرن لە دوورینەوەی گەنمی جوتیاران کە خاوەنی زەویە کوشتتوکاڵەکانی ناوچەکەن، لەلایەکی تر کەمتەرخەمی لە پاراستنی سەر و ماڵی هاوڵاتیانی کورد و ڕوخانی ماڵ و حاڵیان و سووتاندنی گەرم و جۆیان دەکەن. سێ، بە زووترین کات ڕێگا بدرێت جوتیارانی کورد دروێنە بکەن، چونکە ئێستا وەرزی دروێنەیە و دوای ئەوە ناتوانن لێی سوودمەند بن. چوار، ئێستا بەپێی ئەحکامی عورفی شەوانە بە ئارەزوی خۆیان هاتوچۆ لە نێوان گوندەکانی پەلکانە و گوندەکانی تر قەدەغە دەکەن بۆ ئەوەی پەیوەندی نێوان گوندی کوردەکان ببڕن. ئێمە وەکو لیژنەی ناوچە کوردستانیەکانی دەرەوەی هەرێم لە پەرلەمانی کوردستان یاداشنامەی نوێنەری خەڵکی ئەم ناوچانەمان وەرگرت و دیراسەیەکی تەواوی وەزعەکە دەکەین و راپۆرتی خۆمان بۆ سەرکردایەتی سیاسی خۆمان و حکوومەتی عێراق و قونسوڵخانە زلهێزەکانی کوردستان بەرز دەکەینەوە و داواکاری هەرچی زووە سەرکردایەتی سیاسی حزبی کوردستانیەکان و حکوومەتی عێراق سنوورێک بۆ ئەو دەست درێژیانە دەکرێنە سەر ماڵ و حاڵی کورد لەو ناوچانە دابدرێت. و هەروەها داوا دەکەین هەرچی زووە مادەی 140 دەستوری عێراقی بێتە جێبەجێکردن و هێزی پێشمەرگەی کوردستان بگەڕێتەوە ئەو ناوچانە و ناوچەکان ئاسایی بکرێتەوە، چونکە پاراستن و کەرامەتی ئەو ناوچانە لە دەستی هێزی پێشمەرگەی کوردستاندایە. سوپاس. من بە ناوی ئەوان یاداشنامەکە و داواکاریەکانم خوێندەوە، داواکاریەکان و راپۆرتیان بەرز دەکەینەوە بۆ سەر و خۆمان. دەستان خۆش. بەڵێ لە ئامارێکدا لەو راپۆرتەدا هەموو ئامارەکانمان لایە و هەمووی بە وردی باس کراوە، بەڵام داتای ئەخیرمان پێ نییە، بۆیە ئێمە دوای ئەوەی کە داتای ئەخیر وەردەگرین دەیکەینە راپۆرتێک و ئیشی لەسەر دەکەین. نوێنەری جوتیاران دوێنێ قسەی کرد و ئێمەش بە ناوی جوتیاران لێرەش ئاماژەمان بەو زەویانە کرد کە ڕێگریان لێ دەکرێت دروێنە بکەن و دەسووتێندرێت، بۆیە دەبێت چارەسەرێکی بۆ بدۆزرێتەوە. ئێمە لەگەڵ فراکسیۆنە کوردستانەکان لە بەغدا لەسەر خەتیر و داواکارین کە هەرچی زووە ئێمە لەمڕۆوە داواکاریەکان زۆر زیاتر زەختی لێ دەکەینەوە کە هەرچی زۆر چکە ماوەی وەرزی دروێنە وابزانم تەنها 10 بۆ 15 ڕۆژی ماوە دەکرێت لە ماوەیەدا ڕێگریان لێ نەکرێت کە دروێنەی خۆیان بکەن و ئەگینا دوای ئەوە گەرم و جۆیەکانیان هەموو دەسووتێندرێ و ناتوانن سوودی لێوەربگرن.